لەگەڵ نزیک بوونەوەی وادەی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن بازنەی کاردانەوەکان لەسەر سیستەمی خوێندنی ئۆنلاین فراوانتر دەبێت و بەشێک لە مامۆستایان ناڕەزایەتی دەردەبڕن و پێیان وایە ئەم شێوازە نوێی وەزارەتی پەروەردە پەنای بۆ بردووە لەگەڵ سیستەمێکی پەروەردەیی یەک ناگرێتەوە. وەزارەتی پەروەردە نەیتوانیوە بەرنامەیەکی تۆکمە یان بەرنامەیەکی گشتگیر لە بۆ پرۆسەی دەستپێکردنەوەی خوێندنی ئەم ساڵی 2020-2021 دابنێتن بۆی ئەوەی کە کۆمەڵ لەلایەکەوە کۆمەڵێک لە قۆناغەکان قۆناغی پۆلی 1 و 2 بنەڕەتی لەناو پۆلەکاندا لەناو هۆڵەکانی خوێندندا دەرس دەخوێنن و قۆناغی دوازش بە هەمان شێوە خێزانێک ڕەنگە 4 کەس 5 کەسی قوتابی بێ ئایا تۆرە 4-5 ئایپاتی بۆ دابنێ خەتی فری بۆ بەرجەستە بکە کە بەڕاستی ئەمە پێم وایە ئەوەش بارگرانیەکە لە ڕووی داراییەوە بۆ کەسوکاری قوتابیانی خوێندکاران زۆرێک لە دایکان و باوکان فەرمانبەری حکوومەتن یعنی ئەگەر لە بەیانیەوە تاوەکو 2-3 دوای نیوەڕۆ لە فەرمانگەکەی خۆی دەوام بکاتن لە ماڵەوە نەبی دایک و باب ئایا ئەو 4-5 قوتابیە چۆن دەتوانانی لە ماڵێ بە شێوەی ئۆنلاین دەرس بخوێنێتن ئایا چێ سەرپەرشتیان بکات ئەگەر وەزارەتی پەروەردە پێداچوونەوەیەکی خێرانە کاتن بەم بڕیارە بە پەلەیە کە داوێتی پێم وایە لە سەرەتای دەستپێکی خوێندندا گرفتێکی یەکجار گەورە بۆ قوتابی خوێندکاران دروست دەبێتن ئەوانەیە کە بە سیستەمی ئۆنلاین دەخوێنن حکوومەت ناچار دەبێت لە ماوەیەکی کەمتر لە 10 ڕۆژدا پێداچوونەوە بە بڕیارەکەی خۆی بکاتن لەبەرەوەی بەڕاستی سەرکەوتو نابێتن. لە بەرامبەردا سەرپەرشتیارێکی پەروەردەیی خوێندنی ئۆنلاین بە بڕیارێکی فاشین ناو دەبات و باوەڕیشی وایە وەزارەتی پەروەردە دووربینانە نەیڕوانیوە و داواش دەکات لەبری بیرکردنەوە لە سیستەمی ئۆنلاین با موچە و قوت و ژیانی مامۆستایان و فەرمانبەرانیان دابین بکەن. خوێندنی ئۆنلاین کە ئەم ساڵ بڕیاری لەسەردراوە سیستەمێکی زۆر فاشیلە خۆزگە وەزارەتی پەروەردە دووربینانە زیاتر بیری لەمە بکردایە لەبەر ئەوەی ئەو ئاسەوارانەی ئەو شوێنەوارانەی لە پاش خوێندنی ئۆنلاین لە کوردستان بۆ منداڵان بۆ خوێندن بۆ دواڕۆژی خوێندن لی دەکەوێتەوە زۆر ترسناک و خەتەرترە لەوەی کەوا دەرگای قوتابخانەکان بەداخراوی بمێنێتەوە پێش هەموو شتێک یعنی ئەوەی کە زۆر گرنگە من پێشنیار دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان با موچەی فەرمانبەرانی خۆی لە هەموو کەرتەکان دابین بکات بژێوی هاوڵاتیان دابین بکات بژێوی کەسوکاری قوتابیان دابین بکات زۆر لەوە گرنگترە کەوا بیری بە لۆ خوێندنی ئۆنلاین بچێ خوێندنی ئۆنلاین ئەگە ئێستا خوێندن لەسەر لێواری مەرگدایە بەڕاستی ئەو کاتە بەهۆی خوێندنی ئۆنلاین ئاستی زانستی دەگاتە خوا سفر یعنی دەبێتە سالب بۆی باشتر وایە پێشنیار دەکەم ئەگەر تۆزێکیش لە کاتی خۆی دوا بخری خوێندنەکە زۆر باشترە ئەو کاتە کە دەرگای قوتابخانەکان کرایەوە بە ڕێنمای تەندروستیەکان بکرێتەوە و لەگەڵ ئەویشدا هەموو 30 ڕۆژ جارێک موچەی فەرمانبەران و مامۆستایان دابین بکرێت. بڕیاردرا کە خوێندن بە شێوازێکی ئەلکترۆنی دەست پێ بکەین وە ساڵی خوێندنی 2020-2021 بڕیارەکەی وەزارەتی پەروەردە سەبارەت بە خوێندنی ئۆنلاین کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێنا و لە بەرامبەردا ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان و یەکەتی مامۆستایانی هێنایە دەنگ کە تەواوی ئەم سیستەمە ڕەت دەکەنەوە و لە ئەگەری پێڕەوکردنی ئەم سیستەمە هەڕەشەی بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.